خاوەن پێداویستی تایبەتن لە سلێمانی و داوای هاوتاکردنی موچەکانیان لەگەڵ عێراق دەکەن. لە ماوەی مانگێکدا ئەوە جاری سێ هەمەگرتبوونەوە ئەنجام دەدەن و ئەمجارە هەڕەشەی بایکۆتکردنی هەڵبژاردن دەکەن ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت. بەشی هیچتان نەکاو 150,000 وەریەگرن؟ ناوەڵا کارمانەیە بۆ ماخان سەر بەغا و چیتر. پێتان وایە بەخستنە سەر بەخا چی چارەسەرە بێت؟ باشترە لێستا باشترە. دەڵێن تا ئێستا هیچ کەس گوێی لێیان نەگرتووە، خزمەتیشان نەکراوە، شوقیەکیان پێدرا ئەویش پێیان فرۆشراوە نەوەک دیاری بێت. لە شخۆی عەرزەکانیان پێبەداوین بەس ئەو کۆمپانیای کە وەریشی گرتووە ڕاستیەکەی هەوڵێ وان نەبوو لەم دوایە وان نەکرد عەرزەکان پێفرۆشتین، عەرزەکەش و شخۆکەشان پێفرۆشتین کاکە. ئەبێ 5 دەفتەر بدەین ئەنجا ماگانە 150,000 بدەین، پێشەکەیشمان یەک دەفتەرمان ناوە، یەکێ دەفتەرە پێشەکیش بین. ئەمە پێفرۆشتنە، ئەمە هەدیە نیە، ئەمە هیچ شتێک نییە. ئەوان دەڵێن بایکۆتی حیزبەکان دەکەن و ئەوە دواپەیامیانە بۆ دەسەڵاتداران، بەڵام تا ئێستا وەڵامی داواکاریەکانیان نەدراوەتەوە. ئێمە وەکو کەمەندامان ڕۆژ بە ڕۆژ کەمەندامان ژیانیان بەرەو خراپترە ڕۆژ بە ڕۆژ لە نەهامەتی ئاژین. ئەمڕۆ هاتینە سەر شەقام ئەوەیان پێ بڵێن هەر حیزب و لایەنێک کە نایە بەهانای کەمەندامانەوە حیزب و لایەنانی کە کەمەندام نەبووە بە قەزیە لەلایەن ئێمە لە ڕۆژی هەڵبژاردنە پێیان ئەڵێن بایکۆتی هەڵبژارد نەکەین بە هەزاران کەمەندام یەنەوە سەرجادە لە دژی هەڵبژاردن و لە دژی هەموو حیزب و ئەو لایەنانی کە لەگەڵ کەمەندامانانین یەنەوە سەر شەقام و ناڕەزایەتی دەرەبڕین دەنگی کەمەندامانیان لێکن. موچەی خاوەن پێداویستی تایبەت لە هەرێم 150,000 دینارە، بەڵام لە عێراق کراوە بە 275,000 دینار. خاوەن پێداویستە تایبەتەکانی هەرێمیش داوای هاوتاکردنی موچەکانیان لەگەڵ موچەی خاوەن پێداویستی عێراق دەکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.